حاڵەتێک هەیە بەیەکەوە حاڵەتە دەبینین کە ئەمە واقعەکە لە نێو کوردستاندا و لە نێو عراقیشدا بە شێکی گشتی هەیە بەربڵاوە بەڵام بێدەنگە اینجا بەیەکەوە دەیبینین و دڵنیا بەلەوەی کە دەوروبەری هەمومان ئەو حاڵەتانەی تێدایە. من تەمەنم 26 ساڵە، ماوەی چەند ساڵێکە ئاڵوودەی بەکارهێنانی پۆرم بووم. یەکەم جار تەماشام پۆرنم کرد تەمەنم 16 ساڵ بوو. ساحب عائلەم، منداڵشم هەیە. مشکلەیەکی قەلەقی زۆرم بۆ پەیدا بوو. ئەگەر تەماشام نەکردبایە ڕۆژانە سەعاتێک بۆ 2 سەعات زۆر قەلەق دەبووم. خەوم لە نەدەکەوت. مشکلم لۆ دروست بوو لە ژیانی ڕۆژانەم. تەرکیزم کەم بوو. زۆر تووڕە دەبووم. سەرم دەێشا. ئیشی ڕۆژانەم دواخست بوو. درەنگ دەچوومە سەر ئیشێ. لە نوێژ دوور کەوت بوومەوە. لە برادر و دۆست دوور کەوت بوومەوە. هەستم بە ناخۆشی دەکرد. لەگەڵ چواردەورەکەم ڕاستگۆن نەبووم. ژیان لەبەر چاوم ڕەش بوو. زۆر جاریش لەگەڵ خێزانەکەم مشکلم هەبوو. هەستم بە دڵتوندێکی زۆر دەکرد بەرامبەر خێزانەکەم. بە یارمەتی دکتۆر توانیم زاڵم بەسەر کێشەکانمدا. ئێستا لەخوا بەزیاد بێ ڕقم لە پۆرنە. هەروەها کێشەی خێزانیشم نەماوە. تەرکیزم زۆر باشتر بووە. خەوشم زۆر باشتر بووە. ئەوەتان بینی بێگومان ئەمە حاڵەتێکی بەربڵاوە. تۆ شتێکت دوو ئێستا پێش ئەوەی کە ڤیددیۆکە ببینین دەڵێی لە کلینیکەی خۆتدا کە 4 مانگە هاتوویتێتەوە لە دەرەوە ڕۆژانە 1 بۆ 2 حاڵەت دەبینی کەواتە زۆر بەربڵاوە. بەڕای تۆ ئەو سەدا پەنجایی کە لە بەریتانیا باست کرد 11 بۆ 13 ساڵی لێرە زیاترە؟ ئەمن لەو باوەڕم کەوا زۆر بێ ناتوانم بڵم داتەم لا نییە لەبەرەوەی بەداخەوە داتێکی وا باش نییە وەکو بیدایەتی بەنامەکەش باسمان کرد نامانێ باسی بکەین نامای قسە لەسەر بکەین هیوادارم ئیشی لەسەر بکرێتم بۆی داتایکی باشمانە باش بەڵام من لەو باوەڕم باشە من لەو باوەڕم زیاترە زۆریش زیاترە